بەناوی خوای بەخشندەی مێهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز لە بەرنامەیەکی تر بەرەو ئایندەیەکی گەشتر پێتان شا دەبینەوە تەوەری ئەمڕۆم قسەکردنە لەسەر سیاسەتی کۆمەڵ ئیسلامی لە حکوومەت و پەرلەمان لەگەڵ بەڕێز فاروق عەلی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵ ئیسلامی. زۆر سپاس کاک فاروق بەوەی کە ئەم دەرفەتت بێمە بەخشیوە. دەچینە ناو کارنامەکە و بڕگەی یەکەم لەسەر سیاسەتی کۆمەڵ ئیسلامی قسە دەکەین. دیارە بۆ 4 ساڵی داهاتوو لە حکوومەت و پەرلەماندا سیاسەتی کۆمەڵ ئیسلامی لەسەر چه بنەمایەکدا دەڕێژرێت؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕێزم بۆ جەنابەت و بۆ تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر سپاس. هیوادارم لە ماوەی بانگەشی هەڵبژاردنەکانە هاوڵاتیان بە ویژدانەوە سێری بانگەشەکانی لایەنەکان بکەن و سێری بەرنامەی کاری لایەنەکانی بەشداربوو لە هەڵبژاردنەکانە بکەن. دیارە لە ماوەی ڕابردوو ئێمە چەند هەڵبژاردنێکمان ئەنجام داوە، کەمترین خاڵ کە سەرنجی هاوڵاتیانی داوە، سەرنجی دەنگدەرانی داوە، کارنامەی کاری لایەنە بەشداربووەکانی هەڵبژاردن بووە و کەمترین گرنگی پێی دراوە. ئەوەی کە سێری کەسایەتیەکان و سێری دروشمی کاندیدەکانیان کردو، ئەوە سێری بەرنامەی کاری لیستەکانیان نەکردووە. بۆیە لە پاش دەرچوونی نەتیجەکانیش کاتێکە ئەو لایەنەی کە زۆرینەی دەنگی بەدەستێناوە گەرپابند نەبوو بێ بە بەرنامەی لیستەکەشیەوە کە سەرزەنشی نەکردو، چونکە بەرنامەی لیست لە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان جێگەی سەرنج نەبووە بە ئەندازەی ئەوەی کە ئینتیما لە لای هاوڵاتیان کاریگەری هەبوو، ئەوە بەرنامەی لیستەکە کاریگەری نەبوو. بۆ ڕێژێکی زۆر کەم نەبێت کە ئەویش ئاسی نوخبەوین ئەگەر نا بەرنامەی کار ئەوە گرنگی نەبووە. سیاست لە هەڵوێستە سیاسیەکانی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ئایندا بە تایبەتی پاش هەڵبژاردنەکان کۆمەڵی ئیسلامی بە شێوەیەکی گشتی ئێمە لە ڕابردوو ئەومان ڕاگەیاندووە بەردەوامیشەوە ڕادەگەیەنین. هەنگاوەکانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ هەر لایەنێکی سیاسی پەیوەستە بە پابەندبوونی ئەو لایەنە سیاسیە و پابەندبوونی دەوروبەرمان بە بەرژەوەندیە باڵاکانی نەتەوەکەمانەوە. تاکو هەر لایەنێکی سیاسی بەرژەوەندیە باڵەکان بپارێزیەوە ئاگای لە پەیوەندیە دوولایەنەکانەوە بێگومان کۆمەڵی ئیسلامی ڕێز و احترامی دەگرێەوە لێ نزیک دەبێتەوە. واتە نزیکیمان لەگەڵ هەر لایەنێکی سیاسی پەیوەستە بە هەڵوێستەکەیەوە. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کێشە و گیرۆگرتمان لەگەڵ هیچ لایەنێکی سیاسی نییە وەکو لایەنی سیاسی. کێشە و گیرۆگرتمان لە بەرامبەری هەڵوێست و هەنگاوەکانێتی لە بەرامبەری هاوڵاتیان و لە بەرامبەری بەرژەوەندیە باڵەکانی نەتەوەکەمان ناکرێت کە ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ لایەنێکی سیاسی تەواو باش بێت، تەواو ڕێکوپێک، بەڵام ئەو لایەنە سیاسیە گرنگی بە بەرژەوەندیە باڵەکانی نەتەوەکەمان نەدا هەر ڕۆژێ تووشی کێشە و گیرۆگرفتێکی بکە، نەتەوە بەکاربێنی هاوڵاتیان بەکاربێنێ لە پێناوی دەستکەوتی شەخسی و مادی بۆ خۆی و بۆ حیزبەکەی، بەڵام هاوڵاتیان لەم دەستکەوتە مادیانەی ئەو زەرمەند بن ئەو بۆ خۆی قازانج بکە، هاوڵاتیانیش بەکاربێنێ چاوەڕێ ئەوەش بکە کە لایەنە سیاسیەکان بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی پەیوەندی باشی لەگەڵیا هەبێ. بۆیە کۆمەڵی ئیسلامی لە پاش هەڵبژاردنەکانەوە دیارە هەنگاوی ئێمە دەبێت کە بە پەیوەندی سیاسیەکانی خۆمانە دەچینەوە و دەمانەوێت پەیوەندیەکانمان لەگەڵ تەواوی ئەو لایەنانە باش بێ کە لە چوارچێوەی بەرژەوەندیە باڵەکانی نەتەوەکەمانە کار دەکەن و بەپێی کولتور و عادەت و ئاین و بیر و باوەڕی نەتەوەکەمان پابەندیان هەبێ و ڕێز لە بەها باڵەکانی نەتەوەکەمان دەگرن و پیرۆزیەکان دەپارێزن. ئەگەر لایەنێکی سیاسی ویستی بۆ بەرژەوەندی خۆی پیرۆزیەکان ژێر پێ بخاوە نیان پارێزێ، بێگومان کۆمەڵی ئیسلامی ناتوانێت پەیوەندیەکانی لەگەڵ ئەو لایەنە باش و ڕێکوپێک بێ. واتە سیاستان لەسەر بنەمای خزمەتکردنە بە هاوڵاتی؟ بێگومان سیاسەتی کۆمەڵی ئیسلامی لەسەر بنەمای بە خزمەتکردنە بە هاوڵاتی و هاوڵاتی بوونە لە لای کۆمەڵی ئیسلامی هاوڵاتیەکان ئەگەر کۆمەڵ بن، ئەگەر کۆمەڵ نەبن، ئەگەر نوێژکرد بن، نوێژ نەکرد نەبن، ئەگەر مسلمان بن، نامسلمان بن، لە لای ئێمە یەک ئاسیان هەیە، مافیان پارێزراوە و ڕێزیان لێ دەگرین، ڕێز دەبیر و باوەڕیان دەگرین بە مەرجێک کە کاریگەری و پارێزگاری لە بەها باڵەکانی و پیرۆزەکانی ئێمە بکات. بۆیە هەموو هاوڵاتیەکی کورد لە کوردستانە، هەموو هاوڵاتیەکە لە کوردستانی باشوورە بژی لە لای ئێمە ڕێزی هەیە و مافی ژیانی هەیە و مافی پاراستنی سەرۆت و سامانی هەیە، مافی ئەوەی هەیە کە پرۆژەی و بەرهێنانی بکە بە مەرجێکە لە چوارچێوەی وەکو باسمان کرد بەرژەوەندیە باڵەکانی نەتەوەکەمان نابێ. واتە کاک حاجی لە ڕابردووشدا ئەم سیاسەتتان پێڕەو کردووە؟ بێگومان ئێمە هەرەوە هەنگاوەکانمان بوو، بەڵام لەبەرەوەی کە
ئێمە کەمترین دەسەڵاتمان هەبوو چ لە پەرلەمانە چ لە حکوومەتە نەمانتوانیوە ئەم هەڵوێستانەمان ڕنگدانەوەی هەبێت وە کاریگەری هەبێ کاتێک کە تۆ لە پەرلەمانە زۆرینە نەبی ئێمە ئەو کاتێک کە بۆ نمونە بە فراکسیۆنێکی شەش کەسیەوە کە سکرتێری پەرلەمان لە ئێمە بێ کێشە و گیرروگرفتەکانی ئێمە لەگەڵ هاوڵاتیانە نەبوو کێشە و گیرروگرفتی ستافی ئێمە و سکرتێری پەرلەمانی ئێمە لەگەڵ ئەو یاسایانە بووە کاتێک کە ویسراوە بەرژەوەندیە باڵەکانی میلەتەکەمان بخرێتە بەرژەوەندی شەخصێک یان حیزبێک یان لایەنێکی سیاسی ئێمە لەسەرەوە هاتوونەتە دەنگ بۆیە لە ڕابردووە ئاوا بووین کاتێک کە کاریگەریمان نەبووە لەبەر کەمی ڕێژەکەمان بووە بۆ ئەوەی کە بتوانین ئەمە ڕنگدانەوەی لەسەر گۆڕەپانی سیاسی هەبێ و باشتر بە ستافی کۆمەڵی ئیسلامیەوە دەرکەوێ و باشتر ڕنگدانەوەی لە پەرلەمان و دام و دەستگا حکوومیەکانە هەبێ باشترە کە هاوڵاتیان متمانیان بەم لیستە هەبێ متمانیان بە پاڵێورا و کاندیدەکانیان هەبێ ئێمە لایەنێکی ئەزمون کراوین بە ڕێژەیەکی کەمی پەرلەمانتاریەوە بە ڕێژەیەکی کەمی بەشداربوونمان لە حکوومەت چی لە حکوومەتی مەرکەزی چی لە حکوومەتی خۆجیی دەتوانم بڵێم پارسەنگ و بارتەقای لیستێکی زۆر گەورە ئێمە کاریگەریمان هەبووە خۆ ئەگەر لە بری 6 نوێنەر ئێمە 20 تا 25 نوێنەرمان هەبێ پێم وابێ دەتوانین زۆر گۆڕانکاری بکەین و ئەو کاریگەری کە لە ماوەی ڕابردوو ئێمە بە 6 کورسیەوە یان بە 2 زیرەوە بەرپرسی دەستەیەکەوە هەمان بووە پێم وایە لە ئایندا ئەگەر و متمانەمان هەبێ کاریگەریەکەمان زۆر ڕنگدانەوەی دەبێ و دەستوانین کاریگەریمان لەسەر ڕێڕەوی ژیانی هاوڵاتیان دیاری بکەین. دێمە سەرەوەی کە دواتر کە چۆن ئەمە بەرجەستە بکەین بۆ خەڵ لێمان تێ بگەن و نەترسن لێمان دەنگمان پێ بدەن بەڵام لەیەکی لە خاڵەکانی کارنامەکانە لە بەشی سیاسی یەکەیە هاتووە بە دامەزراوەی کردنی پەیوەندیە دیبلۆماسی و نێودەوڵەتیەکان و دروستکردنی لۆبی بۆ بەدەستێنانی مافەنەتەوەی و نیشتیمانیەکانی هەرێمی کوردستان لە ڕابردوودا دوو حیزبی دەسەڵات وەک ڕوون و ئاشکرایە هەرچی لۆبی و پەیوەندی دیبلۆماسی هەیە کە ئێستش ڕوون و ئاشکرایە بۆ بەرژەوەندی خۆیان بەکارێننەوە بەرژەوەندی حیزبی و شخصی خۆیان ئێوە چۆن گەرنتی دەدەنە خەڵک سبەینی ئەگەر ئەمەتان بەدەستەوە بدرێ بۆ بەرژەوەندی مافە باڵاکە مافی خەڵک و بەرژەوەندی میلەتی کورد بەکاریان دێهێنن چ لە ئاستی ڕەنگە عێراق و بەغدا بێت چ لە دەرەوەی ئیقلیمی بێت ئەوەی بەردەوام ئێمە لە ماوەی ڕابردوو تەئکیدمان لەسەر کردوێتەوە و ئێستاش دەیڵێنەوە گرفتەکە لەوایە بنەمای دامەزراندنی حکوومەتی هەرێم تەواوی دام و دەستگا و موئەسەسە تەشریعیەکان بە پەرلەمانیشەوە دادوەریەکان و جێبەجێکردن کە حکوومەت دەکا لەسەر بەجێهێنانی بەرژەوەندیەکانی دوو حیزب بنیادنراون و کەسەکانی ناو دوو حیزبە بەرژەوەندیە باڵاکانی نەتەوە لە تیا لە پێشاو نەگیراوە بۆیە تاکوونەی ئەو دوو حیزبەت باڵا دەست بن و بتوانن زۆرینە لە هەرێمی کوردستانە بەدەستەوە بێنن بە دامەزراویکردنی دام و دەستگاکانی حکوومەت بە پەیوەندە دیبلۆماسیەکانەوە بە دەستگا ئەمنیەکانەوە بە هێزە سەربازیەکانەوە بە حکوومەت و بە تەواوی ئەو دام و دەستگانی کە کۆڵەکەی ئەساسی بەڕێوەبردننی دەوڵەتن ناتوانێت گۆڕانکاریان تیا بکرێ بۆکوتم لە ساڵی 92ەوە ئەم دوو حیزبە دانیشتون بە لە بەرچاوگرتنی بەرژەوەندیەکانی خۆیان چوەکو تاک چوەکو بنەماڵە چوەکو حیزب ئەوە لە پێشاو گیراوە هەر شتێک هەر هەنگاوێک کە ئەوان وەکو شخص وەکو بنەماڵە وەکو حیزب زەرەری لێ بکەن ڕێگە بە چارەسەرکردنی نادەن ڕێگە بە گۆڕانکاری نادەن باشترە هاوڵاتیان لە پێناوی ئەوەی ئایندەیان لە ئێستایان باشتر بێ لە پێناوی بنیادنانی ئایندەیەکی باشتر بۆ نەوەکانیان چونکە لە بیریان نەچێ نەوەکانی ئایندە لۆمەی ئەو جیلە دەکەن کە ئێستا مافی دەنگدانی هەیە و ئێستا دەتوانێت گۆڕانکاری بکە ئەگەر ئێستا ئێمە نەتوانین نەخشەی ژیان بۆ نەوەکانی ئایندەمان دابنین سبەینێ ڕوبەڕووی لۆمەکردنیان دەبینەوە چونکە ئەوان ڕوبەڕووی کێشە و گیرروگرفتێک دەبن کە تاوانیان تیان نییە ئێمە تووشی ئەو تاوانە ئەو ناڕەحەتیانەمان کردوون بۆیە تەواوی دام و دەستگاکانی بەڕێوەبردن لە حکوومەتی هەرێمە و لە تەواوی موئەسەسەکان لە هەرێمی کوردستانە بەپێی ئەو لۆبیە دروست کراوە کە شخص و بنەماڵە و حیزب تیا سەروەر بێ و تیا پارێزراو بێ بێگومان کۆمەڵی ئیسلامی کار بۆ دەکا هەموو هەنگاوێکی خۆی بەکەم نازانێ و دەیشتوانین دڵنیام دەتوانین ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بە 4 پەرلەمانتار و بە 6 پەرلەمانتارەوە توانیمانە گۆڕانکاری بکەین توانیمانە تا ئەندازەیەکی زۆر ئەوان بینە سەر
ئەو حقەتی کە ئەوانش بیل لەوە بکەنەوە کە گۆڕانکاری بکەن و حکومداری و ژیانی هاوڵاتیان بەو شێوازە نابچێ بڕێوە. بێگومان هاوڵاتیان بۆ ئەوەی کەوە چی دیکە حیزب سەروەر نەبێ، چی دیکە شەخص سنتەر نەبێ، بنەماڵە و ماڵ و خێزان سنتەر نەبێ، دەبێ هەمویان پشتگیری لەو لیستانە بکەن کە لە بیری خزمەتگوزاری و هاوکاری هاوڵاتیانان تاکوونەی لە خزمەتی ئەم لیسانانە بن، تاکوونەی پشتگیری و پشتیوانی بۆ ئەم لیسانە نەکەن، دەبێ هەمومان لە خزمەتی شەخص و بنەماڵا بین. بێگومان گەورەی مرۆڤەکان و بەهای مرۆڤەکان و پارێزگاری لە مافی مرۆڤەکان ڕێگە بەوە نادا هەمومان لە خزمەتی شخصێک و بنەماڵەیەک و کەسێکا بین. زۆر باشە. ئێوە لە نوێنەرایەتیەکانی بەناو حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرەوە کەستان هەیە چووکە بەتایبەتی لە هەندێک لە راپۆرتەکانە کە هاتووە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم کە لە دەرەوە هەیە تەنانەت خودی کارمەندەکانیش لە نێوان دوو حەزبی دەسەڵاتە دابەشکراون. تەنها لە نوێنەرایەتی کۆماری ئیسلامی ئێران ئەویش هەو حیزبانەی کەوە لە تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێران نوێنەرایەتیان هەبووە ئەوانە کراونەتە ئەندامی ئەو نوێنەرایەتیە، بەڵام ئەندامەکانی لا یوسمین وەلا یوغنی من جوع هیچ دەسەڵاتێکیان نییە. دەسەڵاتەکەی ئەلبەتە تا ئەندازەیەکەوەی کە من ئاگادارم تەنانەت نوێنەرایەتیەکەی تارانیش لە بەرەوەی سەر بە بەرپرسەکەی سەر بە یەکێتی نیشتمانی ئەوژە و کاریگەری نییە. لە ماوەی ڕابردوو ئەوەی ئاگادار بووم بڕیاریکیشان دەکرد بوو لەلایەن پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمەوە کە ئەندامی لایەنە سیاسیەکان کە لەو نوێنەرایەتیە هەن بنێرێنەوە بۆ ماڵ و دەربکرێن. نازانەوە تان چی ئەندازێک جێبەجێکرایان جێبەجێ نەکرا. تەنها لەو نوێنەرایەتیە ئەوەی من ئاگادارم حیزب لایەنە سیاسیەکان ئەندامیانەیە ئەوی کە لە بینی ئەو دوو لایەنە سیاسیا بەشکراوە ئەوانی کە هیچ ڕۆڵ و کاریگەریەکیان نییە لەو نوێنەرایەتیە. ئەو نوێنەرایەتیانش لە بەرژەوەندی حکوومەتی هەرێم و هاوڵاتیان کار ناکەن، لە بەرژەوەندی ئەو دوو لایەنە سیاسی و لە بەرژەوەندی بەرپرسە باڵاکانی ئەو دوو لایەنە سیاسیە کار دەکەن. زۆر ڕوون و ئاشکرایە دەبینین ڕۆژانە یا مانگانە دەبینین کە دوو لای حزبی دەسەڵات بەرپرسە حزبی و حکوومەتەکانیان بە تێکەڵی ئەوانی کە لەناو حکوومەتیشان سەردانی وڵاتان دەکەن، سەردانی بەغدا دەکەن. ئەمە بە ئاشکرا چەندین جار کە دەبینرێن، بەڵام هیچ کاتێک ڕەنگە لۆمەی ئەوە نەکرێن کە ئەمە سەر بە وڵاتێکی تر بن. بەڵام زۆر جار لۆمەی کۆمەڵی ئیسلامی ڕەنگە بکرێکە یا تۆمەتی بۆ دابتاشەیە کە سەر بە وڵاتێکی ئەقلینی یا دەرەوەیە. ئەم سەبارەت بەم تۆمەتانە چی ئەڵێن؟ ئەوەی کۆمەڵی ئیسلامی بناسێ دەزانێت کە سەر بە هیچ وڵات و هیچ دەوڵەتێک نییە. مەبدەئی کۆمەڵی ئیسلامی قەناعەتی بەوەنی ئەگەر کۆمەڵی ئیسلامی سەر بە دەوڵەتێ یان بە هەر لایەنێکی کە هەبوایە بارودۆخی بەڕێوەبردننی حیزبەکەی بۆ شێوازە نەبوو کە فەقیرانە و هەژارانە و لەسەر هاوکاری و خێرخوازان بچێ بەڕێوە. ئەوە قسەیەکە و کەسێک کە دەیکا بۆ خۆشی باوەڕی پێی نییە. بارودۆخی کۆمەڵی ئیسلامی ئەو حەقەتە دەسەلمێنێ. ئەوەشی کە ئەوان دەیکەن ئەوەیە کە بەردەوام لە قسە لەسەر یەک ریزی نیشتمانی و قسە لەسەر نەتەوە ئەوە دەکەن. حەقیقەتی ئەوان ئەوە دەردەخا کە تەنانەت هاوڵاتیانیش باوەڕیان بۆ قسەنی ئەو یەک ریزی کە ئەوان باسییان دەکەن باسی دەکەن جگە لە سەراوێک چکە لە خەیاڵێک چکە لە خەڵەتاندنی هیچی کە نییە. ئەگەر نا ئەوەتانێک کاتێک کە دەڕۆن بۆ سەردانی وڵاتێک لە حیزبێکی دیاری کرا و کاتێک کە حکومت دەڕۆ لە حیزبێکی دیاری کرا و دەڕۆ کاتی خۆی کە سەرۆکایەتی هەرێم هەبوو لە حیزبێکی دیاری کرا و دەڕۆی ئێستاکە دەڕۆن بۆ بەغداد لە کاتێکە لەوانەیە لە ماوەی ڕابردوو ڕەخنیان گرت پێ لە کۆمەڵی ئیسلامی کاتێک کە کۆمەڵی ئیسلامی مامۆستا ئەحمەد کاندید بوو بۆ پۆستی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق گلەیان لە کۆمەڵی ئیسلامی دەکرد کە کۆمەڵی ئیسلامی دەیەوێ یەکڕێزی نیشتمانی تێک بدا، بەڵام دەرەکەوێت کە کێڕ یەکڕێزی نیشتمانی تێک دەدا. تا ساڵی پار ئەم کاتانە باز لە سەربەخۆیی و پرسی ڕاگەیاندین دەوڵەت بوو. ئێستا ڕێک لە هەمان تەوقیتا هەر کەس پلێتی چۆن ڕۆشانی بەرپرسانی بەغا ماچکە بۆ ئەوی بۆ دەستکەوتێکی شخصی و حیزبی. ئەمە ئەو شتانە کە ئەگەر لە ڕابردوو میلەتی داماویان پێ خەڵەتان بێ خۆڵیان کرد بێتە چاوی هاوڵاتیان پێم وانە ئێستا هاوڵاتی چیتر بەو بالۆرانە باوەڕ بکە. دەزانن حقیقەتی هاوڵاتیان ئێستا دەزانن کۆمەڵی ئیسلامی چیەوە دەزانن ئەو حیزب لایەنە سیاسیانەی کەەوە کۆمەڵی ئیسلامی تاوانبار دەکەن دەزان حقیقەتی هەردوو لامان چییە. ئێستا سیاسەتی کۆمەڵی ئیسلامی نسبەت بە بەغدا و پێکێنانی حکوومەت چۆن وەک بینیمان کە کاندیدتان نەبوو بۆ پۆستی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق
کاندیدتان دەبێت بۆ سەرۆک کۆمار و ئەم کاندیدانی کە ئێوە هەچانە لە چوارچەوەی ڕێککەوتنی سیاسیە یانە چکە زۆر جارەوەی کە زانیاریم هەبێ تەنانەت حزب هەبووە لە بەغدا ئێستا بە ناوی هەموو کوردیشەوە قسەی کردووە دەیەوێت نوێنەراتی هەمووی کورد وەرگێ لە کاتێکە لایەنە سیاسیەکانی تریش بێ ئاگان لەوەی کە و دەیەوێت بە ناوی هەموو کوردەوە مجامەلە بکە بە ناوی هەموو کوردەوە ڕێککەوتنی سیاسی بکات. کۆمەڵی ئیسلامی دەیەوێت ئەوە بسەرمێنێ ئەو ڕاستی پیشانی هەموو لایەک بدا هەر دەستکەوتێک هەر پۆستێک هەر پلەیەک مافی تەنها دوو حیزبی سیاسی نین هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان مافی ئەوان هەیە کە ئەو پۆستانیانە بێ بەبەرجێ ڕێکارە یاسایەکانی بڕی بێ بۆ نمونە هەر کەسێک کە بوو بە ئەندامی پەرلەمان مافی ئەوەی هەیە کە ئەگەر پۆستی بۆ کورد بێ ئەوش خۆی کاندید بکە بۆ پۆستە هەر هاوڵاتێکی کورد ئەگەر بابەتە یاسایەکانی تیابێ ئەو خاڵانەی کە ئەو مەرجانی کە لە سەرۆک کۆمارە هەیە ئەو مەرجانی تیابێ مافی هەیە خۆی کاندید بکە مەگەر کێ بڕیاری داوە ئەم پۆستە تەنانی یەکێتی بیان هینی پارتی بێ ئێمە ویسمانە و بەستەڵەکە بشکێنین شکاندیشمان پێچیان بەستەڵەکە بۆ هەرێمی کوردستانیش بشکێ بۆ خەکاندید دەکرێت بۆ هەموو شێ ئێمە ئەگەر هاوڵاتیان متمانەمان پێ بدەن بە فەرمو هاوڵاتیان متمانەمان پێ بدەن جارە بە کۆمەڵی ئیسلامی زۆری نەبێنێ لەگەڵ لایەنەکانی کا بە ئەمان حکومەت تەشکیلکەن بۆ مەرجە هەر پارتی دیموکرات سەرۆکایەتی حکومەت پێک بێنێ نەخێرنا هاوڵاتیانی دەبێ و ئیرادەیان هەبێ بە هاوڵاتیان و متمانە بدەن کۆمەڵی ئیسلامی بزانن کۆمەڵی ئیسلامی ئامادە نیە تەشکیلکە بەڵام ڕەنگە زۆر جارەمەتان پێ بڵێنەوە هێزی چەکدارتانی ئەوان هەیەیان ئەوان توانیان زۆرترە ئێمە یەکێک لە بەرنامەیەکێک لە کارەکان وەکو خۆت باست کرد و خوێنتەوە دەبێ هێزی چەکدار حیزب بەخاوەنی نەمێنێ دەبێ ئەوانە هەمویان لە موسسەی نیشتمانیە ڕێک بخرێن معقول نییە لیوا و فەوج و فێرقە و ئەمان هەمویان بە ناوی شەخص و فلان و فیسارەوە بن فلانە کەس ئەگەر حەزی کردم ئەم لیوایە بجوڵێن ئەگەر نەویست نەیجوڵێنێ هێزی سەربازی دەبێت هێزێکی نیشتمانی بێ بە پێی لە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستان خزمەت بکە بۆ یەکلایکردنەوەی کێشەی گیرروگرفتە سیاسیەکانی نێوان هێز و لایەنە سیاسیەکان بەکار نهێنرێ هێزی سەربازی نابێت لە دێگەڵا جێگیر بکرێ هێزی سیاسی دەبێت لە مەرزەکان و سنوورەکانی هەرێمی کوردستان جێگیر بکرێ نەک فلانە شخص و فیسارە شەخ تەنانەت بۆ یەکلایکردنەوەی کێشەکانی نێوان حیزب و لایەنە سیاسیەکان خۆشیان لە ناو حیزبێکە بەکاربێنرێ بۆیان وایە دەتوانن هێزی پێشمەرگەیەوە بەدامەزراوەی بکەن و کاتە ژیانی باشتر دەبێت ئەگەر هاوڵاتیان بیانەوە ئێمە دەتوانین متمانەمان پێ بدەن بە شەش کورسیەوە ناتوانین ئێمە بکەین مەگەر هەر لە پەرلەمانە هاوار بکەین و قسە بکەین متمانەمان پێ بدەن زان کۆمەڵی ئیسلامی ئەو ئیرادەی نییە ئەو جورئەتەی نییە ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی بناسێ ئەوەی کە پەرلەمانتارەکانی ئەوەی کە هەڵوێست و موقفە سیاسیەکانی کۆمەڵی ئیسلامی بزانێ و بناسێ و ڕابردووی لەبیر بێ دەزانێت کۆمەڵی ئیسلامی ئەو نییە غیرەت هەیە کە ویستی شتێ بکە دەیکا تەنانەت لە 4 ساڵی ڕابردوو پرۆژە یاسایەک هەبوو کە من ئەوەندەی کە زانیاریمە بەشە لە خاڵەکانی بەدەستی خودی سۆران عومەر نووسان لەسەر باشکردنی دۆخ و ژیانی پێشمەرگە بەڵام خوێنەوەی یەکەین بۆ کرا خوێنەوەی دووەمی بۆ نەکرا ینی سیرکە لەم جۆرە پرۆژە یاسانە ڕەنگە سبەینێکەوە بۆ بەرژەوەندی خەڵک بەکاریان دێنن ئەرقەلەتان بۆ دروست بکرێ نەتوانن بۆ نمونە یاسایانە پەسەند بکرێن و بکرێنە یاسان پرۆژە یاسایانە سیاستان بۆ ئەم جۆرە کارانە بۆ داهاتوو چی هەیە نەتانوێت لۆبی زیاتریان بۆ بکەن چۆن نەتانوێت ئەم خەمەتان بگەێنە ئەمجام بۆ بەرژەوەندی خەڵک من دەمەوێت یەکشت بڵێم هاوڵاتیان گەردەیانەوێ بەرژەوەندیان بەرجەستە ببێ و بگەنە ئاوات و مافەکانیان دەبێت دەسەڵاتی پارتی وێکێتی کەم بکرێتەوە بەرژەوەندی هاوڵاتیان لەگەڵ کەمکردنەوەی دەسەڵاتی پارتی وێکێتیایە کۆمەڵی ئیسلامی نابێت چاوەڕوانی ئەوەی لێ بکرێت لە 6 کورسی ئەگەر 6 کورسی هەبێ ئەگەر 8 کورسی هەبێت لەوە زیاتری پێ بکرێت کۆمەڵی ئیسلامی و لایەنە سیاسیەکانی کە ماوەی چەند ساڵێکە هاواریان لێبەرز بۆتەوە داوبێداویانە لەبەر بەرژەوەندی حیزبی و شخصی خۆیان نییە کۆمەڵی ئیسلامی لەبەر بەرژەوەندی هاوڵاتیانە سکرتێری پەرلەمانەکەی وازێنێ لەبەر بەرژەوەندی هاوڵاتیانە ستافی حکوومەتی کە باشترین ستافی ویزاری بوون لە ماوەی ڕابردوو لە حکوومەتی هەرێمە وەزیری کشتتوکاڵمان وەزیری ژینگەمان سەرۆکی دەستگای کاروباری مین ئەندامانمان و نوێنەرەکانمان لە حکوومەتە خۆجێیەکان ئەوانە نمونەی کەسی سەرکەوتوو بوون بەڵام کاتێک کە دەزانین بوونی ئەمانە لە ناو حکوومەتە بەرژەوەندی هاوڵاتیان بەرجەسە ناکە بەرپرسان سوودی لێوەردەگرن دیدێنە دەرەوە بۆیە بۆ ئەوەی کە هاوڵاتیان مافیان دیار بێ و بەشدار بن لە سەروەت و سامانە سروشتیەکان کە خوای گەورە لەم هەرێمی کوردستانە پێی داون
خەڵقانێک لەسەر ئەم سامانە سروشتیە دەوڵەمەند نەبن و ئەمانیش بە فەقیر و هەژاری بژین با هیمەت بکەن با فەرموو هەڵوێستیانە بێ من تێناگەم ئەندامانی ئەو لایەنە سیاسیانەش هەیە لە ژێر ئەو پەڕی فەقیر و هەژاریە دەژی بەڵام دەبینی لە میهرەجان و ئاهەنگەکانە بەسکی بەرسی چەپڵیان بۆ لێ دەدەن کاکە لە پێناوی باشکردنی ئایندەی خۆت و نەتەوەکەت بەسە چیتر دوێنێ دۆڕای ساڵی ڕابردوو دۆڕای 4 سال پێش ئەخە دروشمی جوانیان هەیە ئێستا کاک حاجی ئەم دوو لایەنە سیاسی زۆر دروشمی جوانیان هەیە کارنامەیەکی جوانیان داڕشتووە ئەخر دروشمی جوانیان هەیە کاتێ هەر لە ژێری ئەو دروشما لە کاتی بانگەشیال بژاردنا بێڕێزی بە مرۆڤەکان دەکرێت لە هەولێر خەڵک دەکوژرێت لە هەولێر پۆسەر و لافیتەی خەڵکەکان باسی کوردستانێکی ئازاد و کوردستانێکی باشتر لە ئێستا دەکرێت بەڵام خەڵک دەچەوسێنرێتەوە لە ژێر تابلۆی لایەنی سیاسی دەسەڵات لە هەرێمی لە سلێمانیا سوکایەتی و بێڕێزی بە تاکی کورد دەکرێت ئەم دروشمە بریقەدارانە من پێم وایە هۆشیاری تاکی کورد گەشتۆتە ئاسیا کە چیتر چاوی کراوە بێ تەنها ئەوەیە جورئەتیە بێت لە ڕۆژی دەنگدان هەموو ئەو بێڕێزیانیان لەبیر نەچێکە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو 5 ساڵ لە ماوەی 27 ساڵی ڕابردووە بەسەر تاکی کوردیان هێناوە ئەوەی هاوڵاتی لە هەرێمی کوردستان ئایسا دەژی ئەوە لە داخی ئەم دەسەڵاتە و لە شێوازی لە داخی بەڕێوەبردننی ئەم دەسەڵاتە نیویان لە ترسا نیویان لە پێناوی ژیانێکی باشتر ڕویان لە هەندەران کردووە زۆر باشە دەبینی ئەم دوولایەنە ئێستا دوو دروشمیان بەرز کردووەتەوە بۆ ئارامی هەلی کارخزمەت کوردستانێکی بەهێز 27 ساڵ حکومڕانیش بەدەست ئەم دوولایەنە بووە باشە باوەڕتوایە کوردستان بێهێزەیەکیان بەهێزیکە یا کوردستان هەلی کار و خزمەت نەبووە ئێستا ئەمانە بۆیان دابین بکەن ئەگەر ئەمان بیانویستایە و ئیرادەیان بیستایە و لە بیری بەهێزکردنی کوردستان نابوونایە لە بیری ڕەخساندنی هەلی کارە بوونایە بۆ خەڵکی پێما بوو لە ماوەی 27 ساڵی ڕابردووە زۆر دەرفەتە بوو بەڵام ئەمان لەبەرەوەی کە لە ئەسڵا مەبەستیان ئەوە نییە کوردستان بۆ کوردستان بۆ بێهێز ئەوەندەیانوێ بەهێزیکە هەیمەنیان نەیەشتووە کوردستان بەس کورد خاوەنی نییە سەرەت و سامانەکەی باشترین سەرەت و سامانی سروشتی هەیە بەڵام لەبەرەوەی ئیرادەیەکی بەهێز نییە لە پێناوی هاوڵاتیانە معقولە ئەگەر کەسێک لە زۆنگی زەرد ئەگەر پرۆژەیەکی جێبەجێ کرد بەرپرسێکی حیزبی باڵا دەست لەوێت یا شەریک نەبی نەتوانێت پرۆژەیە بکاتەوە معقولە لە پارێزگای سلێمانی و دەوروبەری ئەگەر دەوروبەری ئەگەر کەسێک پرۆژەیەکی بەرهەمێنانی گەورەی کرد ئەگەر بەرپرسێک یا شەریک نەبێت نەتوانی بیکاتەوە معقولە ئەو هەموو نەوت و گازە دەفرۆشرێت بژێوی هاوڵاتیان بەو شێوازە بێ و بەڵام هەر ڕۆژە دەبینی شتۆقەیەکی ئەنواع گوند و وێلا و شوقە و ئاپارتمان بە ئاسمانە دەچن لەبەرەوە بۆ ئەمانە نەیانەوێ و نەیانویستووە کوردستان بە شێوەیەکی گشتی بەهێز بێ دەیانەیە خۆیان بەهێز بن بێگومان لە کاتی ئەوان بەهێز بن نەتەوە و نیشتمان و هاوڵاتی بەهێز دەبێت لە هەندێک لە وتارەکانیاندا بژێوی ژیانی خەڵکو و بەهێزی کوردستانێکی بەهێز دەبەستنەوە بە خوبوونی خۆیان ئایا ئەگەرەوان نەبن بەڕاستیم کوردستانە بێهێزە یا خەڵک ژیانی باش نییە بە پێچەوانە من پێم وایە ئەوان بەشێکن لە زەلیلکردنی ئەم نەتەوەی ئێمە مەگەر پێشتریش خەڵکی کە لەوانەیە لە هەر دەوڵەتێکا تەنانەت لە حیزبەکانی شەوا دەڵێن ئەو گرفتە تەنها لە ئیداری بەڕێوەبردننی حکومداری و ئەم جۆرە شتانە نیە بەداخەوە ئەو کولتورە لە تەواوی ژیانی ڕۆژانەی ئێمە ڕەنگی داوەتەوە کەسی پێ وایە ئەگەر لەو شوێنە ئەو نەبێت ترە شوێنە وێرانە بێ نامن پێم وایە بە پێچەوانەوە ئەوەی کە ئەوان کردویان بەسەر میلەتی کوردیانە هێناوە ئەگەر ئەو نەبوونایە دەوڵەتێکی مؤسسات بووایە لە وادەی دامەزراندنی ئەم دەوڵەتەوە کە لە ساڵی 92ەوە بەرژەوەندیەکانی هاوڵاتیان لە پێشاو بگیرای لە بری بەرژەوەندیەکانی حیزب و شەخص و ماڵ و عەشیرەت پێم وایە ئێستا بارودۆخی هەرێمی کوردستان زۆر باشترە بوولەوە مەگەر هەرێمی کوردستان خاوەنی نەوت نییە خاوەنی سەرچاوی سروشتی نییە خاوەنی ئاو نییە خاوەنی بەپیترین زەویزار نییە بەڵام تەنانەت بۆ بڵێن بۆ بچووکترین شت دەبێمە چاومە لە دەوڵەتەکانی دراوسێوێ خاکی ئێمە لەبەرەی وڵاتی ئێمە وڵاتێکی داخراوە سەرچاوی ئاوی لەگەڵیانە و بەرپرسانێکی تا ئەندازەیەک بەرژەوەندی خوازمان بۆ بە تووشەوە دەبێت بچووکترین شت ئێمە بی لە دەوڵەتانی دراوسێ بکەینەوە ئەمە لە کاتێکەوە نەبێ سەرمایهدار نەبوو بێ کە هەوڵی نەدابێ پرۆژەی وەبەرهێنان لێرە دروست بکە هەوڵی داوە بەڵام دێت دەڵێ کاکە بەبێ ئەوەی هیچ سەرۆتێک خەمەگەڕ
بەبێ هیچ پارێکمە بێ دەبێت لە قازانجی ئەم پرۆژەی تۆ من شەریک بم. واتە هاوڵاتیەک لە پێناوی خزمەتکردنی وڵاتەکەیە دێت پرۆژێکی وە بەرهێنان دەکاتەوە، بەڵام بەرپرسێکی حیزبی دێ دەکاتە سەریانە و پرۆژە نابێت جێبەجێ بکرێتەوە یان دەبێت ئەوتیا شەریک بێ. چۆن وڵات بۆ شێوازە پێشەکەوێ؟ چۆن سەرمایه‌دارەکان دەتوان پرۆژەی و بەرهێنان بخەنەگەڕ؟ ناتوانن. زۆر باشە. پار ئەم کاتانە 24/9/25 مانگەکەی ڕیفراندۆم بوو، سیاستان هەبوو، لۆمەتان کردن، هەڵوێستان هەبوو لەوەی کە با ڕیفراندۆم نەکرێت، کە ڕجای زۆرتان کرد، نزیکی 8 بۆ 10 بەیاننامەتان دەرکرد. بەڵام ئەمڕۆ ساڵی تێنەپەڕیوە لە بەغدان شانی بەرپرسانی عراقی ماچ دەکەن بۆی کامیان پۆستێکی زیاتر وەرگێت. ئێستا بە لۆمەیان ناکەن، ئێستا بۆ پێیان ناڵێن وەک چۆن ڕیفراندۆمتان غەڵەت بوو ئەمەشتان غەڵەتە لە بەغدا کە دەیکەن و لە بەرژەوەندی خەڵکانیە. ئەوەی ئێمە کە پێمان وتن هاتە دی بینیمان هاوڵاتیانیش حقەتەکەیان بینی، ئەو کاتێک کە پێمان دەوتن یان و ئێوە خیانەتکارن، ئێوە دەتانەوێت عێراقچێتین، ئێوە نازانم لە ترسی فلانە دەوڵەت و فیسارە دەوڵەت، نا ئێمە لە خەمی نەتەوەکا بین، ئێمە لە خەمی وڵاتەکە بین. ئەو وڵاتە بەرهەمی خوێنی هەزارەها شەید بنیادنراوە، ئاوارەیی و دەربەدەری و کیمیاباران و ئەنفال و ناکرێ بە هەڵی چەند کەسێک ئەم هەموو قوربانیانە لە دەست بچن. هاوارمان زۆر کرد نەبیسرا، دەنگمان زۆر لێبەرز بوویەوە نەبیسرا، لە بریەوە نەک نەبیسرا بە خیانەتکار ئێمە ناوبراین. پێمان وایە لە ماوەی ڕابرد و هاوڵاتیانم حقیقەتە دەزانن. ئەوەی کەوتمان ئێمە مۆراڵێکمان هەیە لە کاری سیاسیمانە، لە کاری عەلامیمانە. ئەو ئەخلاقەمان نییە کاتێککە بەرامبەرەکانمان کەوتن پیانین، بەرامبەرەکانمان کەوتن دەمانوێت پێیان بسەرمین کە هەڵە بوون، بەڵام ڕاستیان کەینەوە. بەڵام بەداخەوە ئەمانە هەموو شتێک لە چوارچێوەی بەرژەوەندیەکانی خۆیانە دەپێون. ئەگەر نا کۆمەڵی ئیسلامی ئەوەی کە لە ماوەی بانگەشەی ئەوانە بۆ فیدراڵیەکەیان کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەوە بوو، لە ئێسەش لەگەڵ ئەوایەوە پێش ئەوانیش پرۆژەی هەبوو بۆ کوردستانی سەربەخۆ. بەڵام هەر ئەو کاتەوتمان ئەم پرۆژەی ئێمە پێویستی بە زەمینە سازی هەیە لە ئاسی ناوخوا، لە ئاسی ئیقلیمی، لە ئاسی نێودەوڵەتی. ئەوە ناتن شتێک لە ئێمەی باشتر بکەن، بەڵام بۆ ئەوەی کە بڵێن ئەوان لە فکری هاوڵاتیان و نەتەوان بەبێ زەمینە سازی لەم سێ ئاسانە لە ئاسی ناوخۆیە. چونکە ئێمە ئەو کاتێک کە ئەوان باسییان لە ڕیفراندۆم و سەربەخۆی دەکرد، بارودۆخی سیاسی و ئابووری وە کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستانە لە ئەو پەڕی خراپا بوو. بۆ ڕاکێشانی سەرنجی هاوڵاتیان، بۆ لە بیربردنەوەیان لەو کێشە و گیر و گرفتە کۆمەڵایەتی و ئابووریە یەک لە دواییەکانی کە ئەوان هۆکاری بوون هاوڵاتیانی تێکەوت بوون، هاتن پرسی ڕیفراندۆمیان قسەکەڕ. ئەگەر هەموو کەسێکی عاقڵ دەیزانی دەوڵەت بۆ شێوازە بنیاد نانرێ، پێویستە زەمینە سازی بۆ بکەی لە ئاسی ناوخۆیی و ئیقلیمی دەوڵەتی. ئەمان هیچیان نەکرد، ئەوە نەتیجەکەی بوو. نەتیجەکەی دەبێ هاوڵاتیان لەم هەڵبژاردنە بەڵاموت ئێمە خۆمان باجی دەدەین. هاوڵاتیانی کەرکووک باجیان بۆدا، هاوڵاتیانی دووسخورمات و ئەو ناوچە جێناوەکان باجەکەیاندا، ئەو شەهیدانی کە لە پێناوی کە لە شەڕی داعش بوونە قوربانی ئەوان ئەو خانوادانە باجەکەیاندا. بەداخەوە نابێ هاوڵاتی ئەمەی لەبیر بچێ. ئەگەر لە هەڵبژاردنی عێراقا پەرلەمانی عێراق بە ساختەکاری ئەوان جاری کە بردیانەوە، دەبێ یەکەم لایەنە سیاسیەکان زۆر چاوکراوە بنێڵن ئەو ساختەکاریە دووبارە بێتەوە و هاوڵاتیانش ئەویان لەبیر بێ. ساڵی پار ئەم کاتانە چی ڕوویدا؟ ئێستا دوای 5 ڕۆژێک ئێمە دەڕۆینەوە بەردەمی سندوقەکانی دەنگدان. دەبێ هەموو ئەو نەهامەتیانیان لەبیر نەچێ. ئەگەر جاری کە ئەم جاریان هاوڵاتی هەڵوێستی نەبێ و مووقیفی نەبێ، وەڵایی با لۆمەی خۆی بکە. زۆر باشە کاکات. یەکێ لە خاڵەکانی تر داکۆکیکردن بۆ چەسپاندنی مافە سیاسیەکانی هاوڵاتیانی کوردستان وەک مافی خۆپشاندان، مافی دەربڕینی ئازادی و کۆبوونەوەی بێ قەید و مەرج. لەم خاڵەیە مەبەستن لە مافە سیاسیەکان تەنها مافی خۆپشاندان و دەربڕینی ئازادیە بۆ ئێستا و مافە تاکی کوردنیەتی لە مەرێمی کوردستانەیە. هاوڵاتی دەبێت ئازاد بێ، ئینتیمای بۆچی لایەنێکی سیاسی هەیە کە حیزب تەشکیلەکە وە چۆنی تەشکیلەکە، زۆنیەک نەبێت کە مۆنۆپۆل کرابێ بۆ حیزب لایەنێکی سیاسی، تەنها ئەو دەبێت و باڵا دەرز بێ و دەبێت تەنها پەرچەمی ئەوی تیاابێ و ئەو دەبێت لەو شوێنە و حیزبە حکوومەت بێ، پەرلەمان بێ، هێز بێ، ئاسایش بێ، هەموو شتێک بێ.
بێگومان ئەم کە ئێمە سێری باردۆخی سیاسی هەرێمی کوردستان دەکەین وانە ئازادی سیاسی نییە، خەڵکی لەسەر ئینتیمای سیاسی لی دەدرێ، سەری دەشکێنرێ، لەسەر ئەنجامدانی خۆپیشاندان داوای خۆپیشاندانی ئاشتیانە دەکا پێ نادەن، دەبێ هاوار بکە، دەڕاتە سەر جادە تەقی لێ دەکەن و دەیکوژن، دەبێ ئەمانە ڕێک بخرێن. گەورەترین بێڕێزیش لەسەر مافە بە مامۆستا کرا کە شەقیتی هەڵدەرا. بێڕێزی بە کێ نەکراوە؟ بێڕێزی بە زانای ئاینی دەکرێت، لە مینبەری دوور دەخرێتەوە، ڕیشی دەسووتێنرێ، شەهید دەکرێت، بێڕێزی بە مامۆستای قوتابخانە دەکرێت، بێڕێزی بە پزیشک و کارمەندی تەندروستی دەکرێت، ڕۆژنامەنووس شەهید دەکرێت و دەکوژرێ و ئیهانە دەکرێت و لێ دەدرێ و دەرفێنرێ، پێشمەرگە سەری دەتاشرێ، کێ بێڕێزی پێ ناکرێ لەسەر ئینتیما؟ کێ بێڕێزی پێ ناکرێت لەسەر داوای قوتی خۆی؟ ڕێز و گەورەیی و احترام و بەهاباڵەکانی مرۆڤ بیان نهێشتووە. حەزی من دەرفەتی کە ماوەڕەتکردنەوەی هەموو جۆرە شێوازەکانی تیرۆر و تۆقاندن بە هەر ناوێکەوە لەلایەن هەر کەس و تاقمێکەوە ئەنجام بدرێت. ئەم حاڵەتانە هەیە بە تایبەتی دەبینین لە ڕابردوو لە 4 ساڵی ڕابردوو کۆمەڵ ئیسلامی هەندێک لەم شێوازی ڕوبەڕوو بووەتەوە لە نمونەی ئەوەی کە فەرمانی دەستگیرکردنێکی حزبی بۆ ماوەسەسەنی شوشکەی یا سۆران عومەریان کادرتان لە 2 ساڵی ڕابردوو کە دەستگیر دەکرێت و دوایش بەبێت تاوان ئازاد دەکرێت. یا دەبینێ ئەو حادیسەی کە لە هەولێر ڕوویدا لە بینەی پارێزگار 2000 دەیانویست بەسەر کۆمەڵا بیشکێنەوە، یەکێکیان تۆمەتبار دەکرد بۆی کە یەکێکە لە بکەرەکان و کوژراوە دوای سەری لە هەڵەبجەی تازە دەرکرد. ئەم حاڵەتانە بۆچی ئەم خاڵەتان داناوە تەنها بە ئامانجی پاراستنی خۆتانەیە بە ئامانجی پاراستنی هەموو خەڵکە؟ ئێمە لە دژی توندڕەوی و پەرگیری و تێپەڕاندنی لە هەلایەکەوە بێ. جارێت بۆ ئاینی پیرۆزی ئیسلام و بۆ مسلمانان ئەوەی ئاینی پیرۆزی ئیسلام لە کەش و هەوایەکی یەمن و لەبارە قازانج دەکاوە بڵاو دەبێتەوە تۆ دەتوانی بە هاوڵاتیانی بگەنی بە تون و تیژی ناگەێنی. هەر ئاینی پیرۆزی ئیسلام بۆ خۆی ئەوە ڕەت دەکاتەوە. پاشان ئەوەی کە ئێمە بەردەوام هاوار دەکەین و دەنگمان لێ بەش دەوێتەوە دەبین دەڵێن دەبێ دەسەڵاتی دادوەری سەر بەخۆ بێ، ئەوەیە ناکرێ لە شوێنێکە کاتێکە تۆ دەڕێتە بەردەمی دادوەرێکی بەڕێز، بەڵام ئەم دادوەرە بەڕێزە حیزب تەحەکومی پێوە بکە، دوو دۆسێ وەکو یەک بن، یەکیان بە شێوەیەک بڕیایی لەسەر بداویشیان بە شێوەیەکی کە ئەمە مەبەستم تەواوی دادوەرە بەڕێزەکانی لەوانەیە لە شوێنێکەوە بۆ شوێنی کە لە کەسێکەوە بۆ کەسێکی کە جیاوازی هەبێ. لە ماوەی ڕابردووی شابیستم بینیمانەکە فلانە داواکاری گشتی لەبەر هەڵوێستەکانی لا دەدرێ، فلانە دادوەری بەڕێز لەبەر هەڵوێستەکانی شار بەدەر و تەنانەت نەفی دەکرێت، هەڕەشەی لێ دەکرێت، وڵات بەجێ دەڵێ. هەموو هاوارەکانی کۆمەڵی ئیسلامی لەو پێناوانان دەمانەوێت سنتەر لە هەرێمی کوردستانە هاوڵاتی بوون بێ. ئینتیمای چییە بۆچی حیزبێکی و لایەنێکی سیاسی؟ بیرکردنەوەی چۆنە؟ دەبێ مافی پارێزراوە بێ، دەبێ ڕێزی لێ بیگیرێ، دەبێت سوکایەتی بێ ڕێزی پێ نەکرێ. بەڵام تاکوونی ئەم دوو دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە باڵا دەست بن مەحاڵ ئەمە بێتە دی لە پێناوی گۆڕانکاری و لە پێناوی پاراستنی بەهاکانی مرۆڤ پێویستە هاوڵاتیان چیتر لە بەردەمی سندوقەکانی دەنگدانە هەڵوێستیان گۆڕون متزانە مەدەنەوە لەناو هەموو حزبەکانە بە ئیسلامی بە ئەلمانیەوە تاکە لایەنێک کە لە ماوەی 2006ەوە هەتا ئێستا پێداگری لەسەر ینی گۆڕینی سیستەمی گۆڕینی یاسای تیرۆر بێت ئێوەن بۆچی ئەم پێداگریە دەکەن لەسەرەوەی کە دەبێ ئەم یاسایە هەموار بکرێتەوە؟ وەکو لایەنی سیاسی بێگومان ئێمە بەردەوام داکوکیمان لێ کردووە لەبەر ئەوە ناکە ئێمە دەترسین لەو یاسایەک و خۆمان و کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی حیزبێکی ڕێکە پێدراوە بەردەوام توندڕەوی ڕەت کردوێتەوە و قەناعەتی بەوە نییە بە هێز و چەک و ئەوانە جیاوازیە سیاسیەکان یەکلایی بکاتەوە نایەوێت بۆ بگاتە دەسەڵات دەیەوێت بە ئێستا باشترین بژاردەی سندوقەکانی دەنگدانە و دەیەوێت لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە فیکر و بەرنامە و بۆچوونی خۆی لەناو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە جێگە بکاتەوە بەڵام ئەو یاسایە بە تەواوەتی پێچاوانەی مافەکانی مرۆڤە ئەگەر لە ئاسی حیزبی لە هەرێمی کوردستان تەنها کۆمەڵی ئیسلامی بوو بێت لە ئاسی نوخبە و خوێنەوار من پێم وایە زۆر دژایەتی ئەو یاسا کراوە چونکە ئەو یاسا بە تەواوەتی بەهاکانی مرۆڤیتیا پێشێل کراوە ئەو کۆمەڵی ئیسلامی لە ڕووی پێشێلکاری لە بەها باڵەکانی مرۆڤ ڕوبەڕووی ئەو یاسا دەبێت لە سەراستی نێودەوڵەتیش ڕخنەی لێگیراوە
لە ئاسی نێودەوڵەتی لە ئەمریکا لە تەواوی دام و دەستگا ڕۆشنبیریەکان تەنانەت دەتوانم بڵێم ئەکادیمیەکان پێیان وایە کە خراپترین یاسای تیرۆرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئایا تا چۆن دەم یاسایە بۆ تەخوینکردن یان بۆ سەرکوتکردنی لایەنەکانی تر یا کادر و ئەندامانی هەندێک لە لایەنە سیاسیەکانی تر بەکاریان دێن بە تایبەتی ئەوەی کە ئێوە ئەندامەکانی کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا دەگیرێن بە یاسای تیرۆر لە نمونەی دوو کادرەکەی هەولێر لە نمونەی تەنانەت زەمان سەلیمش بە هەمان یاسا بوو. خۆشبەختانە هەر کەسێکمان گیراوە تومە بووە پاش ماوەیەک نەیشیان زانیوە چۆنی بەچی هۆکارێک بەری بدەن تەنها تەخوینکردن بووە تەنها ویسراوە کۆمەڵی ئیسلامی بە کۆمەڵشتانێکەوە بگرێن ئەویش لە ئەسڵا هۆکارەکەی ئەوە بووە کاتێک کۆمەڵی ئیسلامی هەڵوێستێکی سیاسی هەبووە لە دژی حیزب و لایەنێکی سیاسی دیاری کراوە ئەو لایەنە سیاسیە لەبەرەوەی کە هیچ بەڵگەیەکی نەبووە لە بەرامبەری لەبەرەوەی کە کۆمەڵی ئیسلامی لە حەق بوو هاتووە کێشە گرفتێکی ئەمنی یان سیاسی بۆ کادیرەکانی دروست کردووە ئەگەر نا کادیرەکانی کۆمەڵی ئیسلامی باشترین کادیری حیزبین کە پابندن بە پرانسیپەکانی حیزبەوە و کۆمەڵی ئیسلامی باشترین حیزبە کە ڕێگە نادا لە سایە و سێبەری کۆمەڵی ئیسلامیە هیچ کەسێ سەرپێچی یاسا بکە و لە بەرنامە و فیکری کۆمەڵی ئیسلامیە لابدە و کۆمەڵی ئیسلامی بیپارێزێ لە ماوەی ڕابردووە لەوانەی خەڵکانی کاتێکە لە پرانسیپەکانی کۆمەڵی ئیسلامی لایدابێ لە ستراتیژە فیکرەکانی کۆمەڵی ئیسلامی لایدابێ کۆمەڵی ئیسلامی بۆ خۆی دووری خستۆتەوە خۆی بە خاوەنی نەزانیوە بەڵام ئەو کاتێکەوە ئەندامێکمان بەناحەق دەگیرێ کۆمەڵی ئیسلامی ئامادەیە خۆشی لەسەردا بنێ بە مەرجێک کە زۆڵ مستەمرە و ئەندامی نەکرێ ناکرێت کۆمەڵی ئیسلامی ڕازی بێ لەبەرەوەی کە کۆمەڵی ئیسلامی بێ ئەندامەکانی ستەمی لێ بکرێ کۆمەڵی ئیسلامی بۆیە کۆمەڵی ئیسلامیە کە ڕێگە نەدا زۆڵ مستەرمە تەواوی هاوڵاتیان بکرێ ناکرێت کۆمەڵبوونی کەسێک بێتە هۆکاری سەملێکردنی نامەحاڵە کۆمەڵی ئیسلامی ئەو ستەمە قبوڵ بکات. زۆر باش زۆر بە کورتی پێم بڵێ تا چەندە باش دەدەن لە پێناو خزمەتکردنێکی گشتی ئایا دەتوانن بەرژەوەندیەکان ئەو هەڵوێستانی کە هەچانە بۆ بەرژەوەندی حیزبی شخصی خۆتان کۆیکەنەوە مەگەر ئیستیقالەکردن و وازێنای سکرتێری پەرلەمان لە پێناوی بەرژەوەندی خۆیەتی دەیتوانی قبوڵی هەر داواکارێک بکات و هەر داخوازیە بکات و بەرژەوەندی داراییشی دەست بکەوێت مەگەر کۆمەڵی ئیسلامی ئەگەر بەرژەوەندی دارایی بیویستایە لەوانەیە هەر حیزب و لایەنێکی سیاسی هاوکاری مادیان بکردەوە کۆمەڵی ئیسلامی لە بارودۆخی دارایی بۆ شێوازە نەبووایە و لە ئێستای باشتر بووایە کۆمەڵی ئیسلامی بەردەوام تەسیە و قوربانی داوە لە پێناوی بەرژەوەندی هاوڵاتیانە کۆمەڵی ئیسلامی نهاتووە بەهۆی کۆمەڵبوونی خەڵکێکەوە خەڵکێک لە ناو کۆمەڵی ئیسلامیە ببنە دەسەڵاتدار و ببنە وەزیر و حکومدار و گوێ لە هاوڵاتیان نەبێت کۆمەڵی ئیسلامی وەسیلەیەکە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان وەسیلەیەکە بۆ خزمەتکردن بە دین و بیرروباوەڕی هاوڵاتیان نەک وەسیلەیەک بێ بۆ خزمەتکردنی ئەندامەکانی خۆی کەی خزمەتی هاوڵاتیان بووە سنتەر لەکوێ هاوڵاتیان بەرژەوەندی هەبوو کۆمەڵی ئیسلامی لەوێ هاوڵاتی لەکوێ بوو کۆمەڵی ئیسلامی لەکوێ زەرەری هاوڵاتی لەکوێ بوو کۆمەڵی ئیسلامی ئەو زەرەرە قبوڵەکە بەرژەوەندی هاوڵاتی لەکوێ بوو بەرژەوەندی کۆمەڵی ئیسلامی لەوێ خۆی دەبینێتەوە. زۆر باشە چی ئەڵێن بە خەڵک کە ئەمە کۆمەڵی ئیسلامیەوە ئەمە بەرجەستە بکەن بۆ خەڵک کە متمانەی خەڵک بەدەست بێن پەیامتان چی هەیە بۆ هاوڵاتیان و دەنگدەران؟ پەیامی ئێمە هەر ئەو پەیامەیە کە لە مای ڕابردووە وتومانە ئەو کاتێکەوە هاوڵاتی برسی ئێمە لەگەڵی برسین ئەو کاتەی هاوڵاتی لەسەر جادەیە بۆ داواکردنی ماف و قوتی خۆی ئێمە لەگەڵینی ئەو کاتێک کە حکوومەت لە هاوڵاتی ناپرسێتەوە ئێمە سوال دەکەین و لە فەقیر و دەوڵەمەنەکان خێر کۆ دەکەینەوە پێ دەدەین لە کاتێک پلان و بەرنامەی ئێمە ئەوەیە کە فەقیر و هەژار نەمێنێ پێویستە هەر هاوڵاتێکی ئەم وڵاتە بژێوی دابین بکرێ داهاتی ساڵانەی دیاریکراوێ نەک داهاتی ساڵانەیە کەسێک بە ملیۆن و بە ملیار بێ داهاتی ساڵانەی فەقیر و هەژار ئەوە بێ هاوڵاتی بەرژەوەندی لەکوێ ئێمە لەوێین لە پێناوی بەرژەوەندی خۆیانە لە پێناوی ئایندەی خۆیان و نەوەکانیان گەر پشتگیری و پشتیوانی لە کۆمەڵی ئیسلامی بکەن ئەگەر کۆمەڵی ئیسلامی لە ماوەی ڕابردوو بە 6 پەرلەمانتارەوە توانی بێتی دەنگێکی بوێر و ئازابێت لە پەرلەمان بێگومان ئەگەر ڕێژەکە زیاتر بێت دەتوانێت کاریگەری زیاتر بێت دەڵێن کە بایکۆتی هەڵبژاردن دەکەن نەیانەوێت دەنگ بدەن من بەداخەوم بووان هەندێک جاریش گلەی دەکەن هەندێک خەڵک تەنانەت ئەهلی نوێژ و مزگەوتیشە گلەی دەکات لە ئیسلامیەکان بۆچی ناتوانن ڕێژەی زۆری نەبێنن بەم خەڵقەکەمەی کە لە ناو چوارچێوەی حیزبە ئیسلامیەکان هەماوەتەوە تۆی مسلمان تەنها سیرکەرێکی پێ دوایە من تەنها سەر دەکەوم ئەگەر تۆ لە تەنها من
هاتوون داخوازی من ئەوەیە کە لە کاتی دەنگدانە پشتگیر و پشتیوانم بی بیر لە بایکۆ دەکەیت و تا شاوەڕێ ئێوە دەکەی من سەرکەوتوو بم من ناتوانم بە تەنها دەنگدەری ئەندامانی کۆمەڵی ئیسلامی سەرکەوتوو بم بە کەمترین ئەرک لە سەرشانی تاکی مسلمانەوەیە کە ئەو کاتەی کەستەم هەیە لە مەیدان بێ ئەگەر تۆ نەی پشتگیریم بکەیت لە دەنگدانە من بەتەنها ناتوانم ئەم سیستەمەی کە ساڵهای ساڵە ڕێک و ڕیشاڵی داوتیوە من ڕای بماڵم ئەگەر ئێمە لە ڕابردووەکو ئیسلامیەکان گلەیمان لە گیری ڕابردوومان هەبوو بێ وتبێتمان دەبوو لە ڕاپەڕین و شۆڕشی شەکداریە پێش هەر حیزبێکی ئەلمانی پێش هەر حیزبێکی نەتەوەی دەبوو ئیسلامیەکان خەبات بکەن دیارە دواکەوتنی ئێمە لە خەباتی شەکداریە لە بەرامبەری زوڵم و ستەمی داگیرکەران ئێستا ئێمە باژەکەی دەدەین دەی باشە خۆ بەشداربوون لە پەرلەمان و لە دەنگدان ناکری ئێسش ئێمە بڵێن دوا دەکەوین چ بەهانەیەکیانەیە بۆ بەشدار نەبوون مەگەر متمانیان بەو کادیرانە نییە کە نوێنەرن باشترین بەرژێرمان ئێمەدانە ناوە لە دینیان لە ئەخلاقیان هەڵ ئەسڵەن ویژدانی ئاسوودەکە ئەگەر ئەو ناڕوا بۆ دەنگدان دەنگەکەی ئەو بە کەسی کە دەدرێ لەوانەیە بە موچەی پەرلەمانتاریەکەی شەوانە تاوان و گوناه ئەنجامدا ناکرێت خۆت پێ مسلمان بێ کەمترین ئەرک لە سەرشانت بێت لابردنی زوڵم و ستەمە تۆ ئامادەیت نەبێ ئەم باشە چ بەهایەک بۆ مسلمانێکە دەمێت مسلمان بوون تەنها نوێژکردن و ڕۆژوگرتن و ئەنجامدانی پەرشەکان نییە ڕوبەڕووبوونەوەی ستەم و زوڵم هەوڵدان بۆ گۆڕانکاری بۆ باشترکردنی ژیانی خەڵقی پایەکی گرنگە لە پایەکانی ئیسلامەتی و مسلمان بوون بۆ سەلماندنی ئەم حەقیقەتە ئیسلامەتیە دەبێت لە مەیدان بی زۆر باشە زۆر سپاس کای فاڕوو منیش دەرفەتێکردنەوە زۆر سپاس بۆ دەرفەتێک کە بمن بەخشی بینەرانی عزیز زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئەم ساتە لەگەڵ مابوون تا بەرنامەیەکی تر و بەروایەندەیەکی گەشتر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ